بارەی کۆڕبەندەکە و بەشداری شاندێکی هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز سەرور کەمال هاواری بریکاری وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان قسە دەکەم کە خۆی لە کۆڕبەندەکە لە هۆڵندا بەشدارە. کاک سەرور زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24. وەک لە هەواڵەکە ئاماژەم پێکرد ئێوە دەتانەوێت دەرفەتەکانی وەبەرهێنان بۆ وەبەرهێنانی بیانی بخەنە ڕوو و ئەوان بێن لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن. ئەم دەرفەتانە لە چ بوارێکن لە هەرێمی کوردستان؟ زۆر سپاس. هەروەکو باسی کردشان حکوومەتی هەرێمی کوردستان تێکەڵە لە کەتی تایبەت و کەتی گشتی وەزارەتی کشت و کاڵ، وەزارەتی بازرگانی پیشەسازی، دەستەی وەبەرهێنان. بەڵێ گوێبیستی دەنگتم دکتۆر سەرور فەرموو. دکتۆر ئێمە گوێبیستی دەنگی تۆین. کاک سەرور ئەگەر گوێبیستی دەنگی منیت فەرموو. زۆر سپاس، گوێمان لێتە، زۆر سپاس. هەروەکو باسمان کرد شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بەشدارن لە وەزارەتی کشت و کاڵ، لە وەزارەتی بازرگانی پیشەسازی، دەستەی وەبەرهێنان، یەکێتی ژوورە بازرگانیەکان، چەندین سەرمایەدار و خاوەنکار بەشدارن لەم کۆنفرانسە، لەم کۆڕبەندە. ئەڵبەتە کۆڕبەندەکە بە ناوی کۆڕبەندی جیهانی ئابووریە لە هۆڵەندایە لە شاری لاهای. دوێنێ کردنەوەی کۆڕبەندەکە بوو کە بە بەشداری زیاتر لە نوێنەر و خاوەنکاری 25 وڵات بە شێوەیەکی تۆڕ نۆتوێرک تەنها بۆ هەرێمی کوردستان نەبوو، بگرە نوێنەری 25 وڵات لەوێ بەشدار بوو، خاوەنکار و سەرمایەدارەکانیان بەشدار بوون. هەرێمی کوردستانیش بە شاندێکی هاوبەشی کەتی تایبەت و کەتی گشتی لەوێ تەڵەن پارێزگاری شاری لاهای بەشدار بوو. چەندین دیداری بازرگان لەگەڵ بازرگان بیتوبی و بازرگان لەگەڵ حکوومەت لەلایەن هەموو بەشدار بووانکو باسم کرد، هەر 25 وڵاتەکە لەگەڵ هەرێمی کوردستان و چەندین بیرروڕا و ئاڵوگۆڕی زانیاری و دەرفەتەکان و کێشەکان و بابەتی یاسایی و ئیداری و تەکنیکی ئەمانە هەمووی کۆمەڵی بابەت بوون کە لایەنی کوردستان لەگەڵ لایەنەکانی بەرامبەری لەوێ باسییان کرد. ئەڵبەتە ئەمڕۆژ لە مەجلیسی هۆڵەندا بۆ ئابووری کە شەرقی ئەوسەط و ئەفریقا هەرێمی کوردستانیش وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشدار بوو. ئەمڕۆ چەندین پرزنتەیشن هەبوو بەخستنە ڕووی هەندێک زانیاری دەرفەتی سەرمایە گوزاری لە هەموو ئەو بابەتانەی. بەڵێ منیش باسی دەرفەتەکانم کرد کاک سەرور. دەرفەتەکان چین بۆ وەبەرهێنەرانی بیانی لە هەرێمی کوردستان؟ وەکو بۆ نمونە وەکو وەبەرهێنان لە بواری کشت و کاڵی، وەبەرهێنان لە بواری پیشەسازی، لە بواری بازرگانی، لە بواری خزمەتگوزاری. ئەمانە هەمووی کۆمەڵی دەرفەتن کە لە هەرێمی کوردستان دەتوانێت کاریان تیا بکرێت. ئەمانە هەمووی لە پێناوی ئەوایە بەشداری ئەم شاندانی حکوومەتی هەرێم و کەردی تایبەت لە پێناوی ئەوایە کە هەرێمی کوردستان لە ئیقتصادی ڕێعی ئەوەی کە تەنها پشت بە یەک سەرچاوی داهات ببەسێت کە موارد طبیعیە بگۆڕێ بۆ پشتبەستن بە ئینتاج بە بەرهەمداری، چونکە تەنویعی مەسادری دەخل و تەنویعی ئابووری چێکە لە سیما پێشکەوتەکانی هەر وڵاتێکە بێ ئابووریەکەی بنەمایکی باشی بۆ دابنێ. بەڵێ بەڕێز هاواری پێم بڵێ کە پەیوەندی ئابووری و بازرگانی نێوان هەرێمی کوردستان و هۆڵەندا لە چه ئاستێکە؟ پەیوەندی ئابووری زیاتر لە بابەتی کشت و کاڵی هۆڵەندیەکان ئێستا لە هەرێمی کوردستان با بڵێن حەقڵێکیان هەیە لە ناو سایلۆی نوێ هەولێر کە بریتە لە تاقیگەیەک و ئەوەی وەکو بڵێن وەکو ناوەندێکی تەطویری زراعی، وەکو پێشکەوتنی کشت و کاڵ، وەکوەوەی کە جۆرایەتی و چەندایەتی لە بابەتی کشت و کاڵان زیاد بکرێ و ئەو ناوەندە لەلایەن هۆڵەندەکانەوە سەرپەرشتیە کرێ بۆ ئەوەی بتوانرێت کشت و کاڵی هەرێمی کوردستان لە بابەتی تەقلیدی بچێتە دەرەوە
و هەنگاو بنێت و بتوانێت شێوازی بەرهەمی زیاد بکە. ئەڵبەتە ئەمە کۆمەڵێ دیداری دیکە لە پراوێزی ئەم بابەتە کشت و کاڵیانە وەکو باسم کرد لە بابەتی پیشەسازی لە بابەتی بازرگانی لە نێوان بازرگانەکانی هۆڵندا بازرگانەکانی دەتانەوێت جگە لە بواری کشت و کاڵ لە بواری پیشەسازی و بازرگانیش لەگەڵ هۆڵندا پەیوەندیەکانتان بەرەو پێش ببن؟ بەدڵنیایی حکوومەتی هۆڵندا پێشکەوتووە لەو بوارانە، ینی هەنگاوی زۆر باشی بڕیوە لە بواری پێشکەوتنی ئەڵماتی زراعی ئۆشتانە و لە بواری پیشەسازی هەرێمی کوردستان نەوێ وەکو هاوبەشێکی خۆی سێری بکەوە بتوانێت سوود لە شارەزایی و لە تەکنۆلۆژیا و لەو پاشخانە زانستی کە لە بواری گەشەپێدانی ئابووری هەیەە هەرێمی کوردستان هاوبەشکەن و بتوان سوود لە توانەکانیان وەربگرن و ئەوەی ئێمە تێبینیەکەین کە هۆڵندیەکان زۆر بە گرنگیەوە زۆر بە بایەخەوە ئەڕوانە هەرێمی کوردستان و ئەڕوانە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە مەسادری خۆی هەمە جۆر بکە و اقتصادی هەمە جۆر بکە وەکو باسم کرد دەرباز بێت لە بابەتی اقتصادی ڕێی پشت بەسن تەنها بە یەکسەر چاوی سروشتی. بابەتێکی تر کە باس کرد ئێمە هەر لە میانی ئەو سەردانەمانە چەندین دیداری کەمان هەیە، دیدارێکمان لەگەڵ جێگری وەزیری دەرەوەی بۆ کاروباری ئابووری و لەگەڵ جێگری وەزیری کشت و کاڵ و سەردانی ناوەندێکی دیکەی اقتصادی دووبارە هەم بۆ پێشکەشکردنی چەند زانیاریەک هەم لەلایەنی هۆڵندی و هەم لەلایەن هەرێمی کوردستانەوە. ئەڵبەتە ئێمەش برایان لە شاندەکان و خات و بێگەت کاکتۆر محەممەد ئەوانە چەندین ینی خۆیان هەیە با بڵێن بابەتی خۆیانیان ئامادە کردەوە کە پێشکەشی هۆڵندەکان و ئامادەبوانی بکەن کە لەو کۆڕبەندە ئابووری جیهانی ئامادە بن. باشە کاک سەروەر، ئەمڕۆ لە هەرێمی کوردستان وەرگرتنی گەنمی جوتیاران دەستی پێکرد لە کۆی 1 ملیۆن تۆن کە بەرهەم هێنراوە. حکوومەتی عێراق 400 تۆن وەردەگرێت، 400,000 تۆن. پێم بڵێ کە ئێوە هیچ پلانێکتان هەیە بۆ ئەوەی کە داوا لە عێراق بکەن ئەو بڕە زیاد بکات یاخود ئەگەرنا ئەو 600,000 تۆنەی دیکە چی لێەکەن؟ پێم وایە دەنگەکە نەما. وایە کە کاک سەرۆر گوێبیستی دەنگی ئەمە نییە بەداخەوە ئەمی سوەڵامی ئەو پرسیارە وەرگرم. زۆر سپاس دەکەم بەڕێز سەرۆر کەمال هاواری بریکاری وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان.